and freedom in Kurdistan. For peace and freedom in Kurdistan. یا با تمام ببینیم نمینیم یا ابی برای سر بخونیم. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا 100 ساڵ بەر لە ئێستا کوردستان دابەش کراویش بە پێی پەیامنامەی سایکس پیکۆ دەگوترێت ئەو کات کورد ڕێبەرایەتێکی ئەوتۆی نەبووە بتوانێت ڕێ لەو دابەشبوونە بگرێت بەڵام ئەمڕۆ سەرکردەکانی کورد لە ناوەندە نێودەوڵاتیەکاندا پێشوازیان لێ دەکرێت و باس لە دووبارە داڕشتنەوەی ئەو سنوورانە دەکەن و دەڵێن سایکس پیکۆ باوی نەماوە و هەڵوەشێنراوەتەوە ئەمە جگە لەوەی باز لەوەش دەکەن کە چۆنیەتی دووبارە داڕشتنەوەی ئەو سنوورانە چۆن دەبێت 100 ساڵ بەر لە ئێستا دەوڵەتی عوسمانی کە پێی دەگوترا پیاوە نەخۆشەکە لەلایەن هەر یەک لە وڵاتانی فەڕەنسا و بەریتانیا میراتەکەی دابەش کرا بەڵام ئایا ئێستا سووریا و عێراق و هەندێک لە وڵاتانی ناوچەکە لەسەر مەرگ نین و دووبارە ئەو سنوورانە پێویستیان بە دووبارە داڕشتنەوە هەیە ئایا پێگەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چۆن دەبێت هەروەها یەکبوونی ماڵی کورد تا چەند کاریگەری دەبێت لەسەر دووبارە داڕشتنەوەی ئەو سنوورانە ئەم پرسە و چەند پرسێکی دیکە ئاراستەی هەر یەک لە بەڕێزان عوسمان ئۆجەلان سیاسەتوانی سەربەخۆ هەروەها حوسێن مەدەنی سیاسەتوان و شارەزا لە بواری جوگرافیای سیاسی هەروەها دکتۆر خەلیل ئیسماعیل پسپۆر لە جوگرافیای سیاسی هەروەها بە پێویستی دەزانم بەخێرهاتنی ئەم میوانە بەڕێزانانە بکەم کە ئەمڕۆ لەگەڵماندا بەشدار دەبن بەخێر بێن سەر و سەرچاو بەڕێز عوسمان ئۆجەلان ئەزێ ژدا دەست پێ بکەم دەمە 100 ساڵێن ڕابووریدا بنەریناتە ئەو وڵاتین و کوردستان لە سەروان هاتی دابەشکردن هەیە چەند کارینە یعنی هاوڵاتیان کورد وەک هاوڵاتیان خوا حساب بکەن و یعنی توانینە شەراکەتێک جدی چێ بکەن وەک هاوڵاتیان دن یان خوا وەکم زانن پەیمانە سایکس پیکۆ پەیمانێکی کورد 100 ساڵن یعنی ژیانێکی تراژێدی لە کوردستاندا ژیان کردن بڕاستی وی کاتیدا دەوڵەتên گەورە وەک بریتانیا فرانسا و رووسیا قەرار دابوون ئیمپەراتۆریای ئۆسمانی تێک ببن ئەو قەراری وان کی بەشدار ببیە پێک وە پێنگاو داوتن عەرەب بەشدار بوون هەموو ئەمیر و شێخی عەرەبە بەشداری قەراری بریتانیا و فرانسا بوون ji bo wî jî bûne xwedan dewlet layê din da Kurd li gel Tirka cîxa kir yani qerara Britanya û Fransa û Rusya qebûl nekir ji bo wî jî ev dewletna Kurd ceza kirin gotin û rêgeh digirin ku Tirkiye têk biçe û Osmanî têk biçin ji bo wî jî hûn ê cezayê xwe bikişînin bo wî Peymana Sایکس پیکۆ va 100 salî de bû cezakirinê Kurd û jiyanî Kurd bi hemû aviya bû trajedî yani 100 sal Kurd trajedî jiyan kir û diva desthilatiya Tirk û Ereb û Fars da yek ji yekî baştir nebû hemû em dikarin bêjin kem zêde weke bûn trajedî bû li gel vî komara Tirkiye xast ku Kurd ji tarîxê rake digo Kurd niye û nabe Ereb Kurd qebûl dikir lê bi hemû şêwe diçû ser Kurd jiyanekî trajedî da pêş Kurd jenosîdiyê herî mezin bin desthilatiya Ereba da hate jiyan kirin Farsî ji Tirka û Ereba zêde baştir nebûn ji bo wî jî em dibin ev peymana Sایکس پیکۆ bû peymana cezakirina Kurd û 100 sala Kurd jiyanekî trajedî jiyan dike û bi vî avî heya roja îro hat
ئێلێ ئەو 100 ساڵی کورد نکانبوو ji تاریخ ڕاکرە ji مەدانê ڕاکرە کورد di nav têkoşînekî bê navber bû bi taybetî em bên li Kurdistana başûr ku navenda bi zava neteviya Kurd e berxedanekî berdewamî hebû malbata Berzanî dûra Partiya Demokratîk Kurdistan bê navber berxedanek têkoşînekî netewî pêş xist û vî bû navendî bi zava neteviya Kurd rêgah neda ku Kurd têk biçe û ji tarîx bêrakirin heya rojê îro hat ku êdînê em bêjin wek Serok Berzanî ji dayê xuya kirin peymana Sîkspêko bi dawiya hatiye êdînê em dikanin bêjin li ser ev peymanî em dikanin Fatihe bixin. بەێ زۆر سپاس بەڕێز مەدەنی ینی دوای 100 ساڵ دەتوانین بڵێن پێکەوە ژیان لە سنووری یەک دەوڵەتدا شکستی هێناوە بەڵێ هەر لەمێژە شکستی هێناوە ئێستا نییە ئەوێ ڕۆژێک کە سایسپێکۆ دروست بووە خاوەرمیانە شڵقاوە تێک چووە تازنی خوا تێک چووە بەرژەوەندی نەتەوەکان هەمویان ئاڵۆزان بەسەر داهات سایسپێکۆ هیچ حقوقێکی بۆ مەسلەی کورد نێنادی مەسلەی ئابووری بۆوان هەبوو مەسلەی کۆمەڵاتی بۆوان هەبوو مەسلەیەکی دیکە بۆوان نە مەسلەی فەرهەنگی بۆوان نەبوو مۆتڵەقە یعنی ئەوەی کە تێدا ماڵوێران بوو ڕنج بە خەسار تێدا مایەوە دوای ئەو و زەحمەت و چۆری و چۆرەوەری و ئەهم و خەبات و تێکۆشان و وانکی نەتەواتی بزافی نەتەواتی بەڵام دیتمان کە کورد هیچ پێ نەبرا نەک هیچی پێ نەبرا بەڵکو هێندەی دیکە مەسەلی کوردیان بە پێچ و پەنا و گرێگۆڵ کرد ئەوە مەسلێکی جا زۆر گرنگە هیچ پێنەبرانەکە چی بووە بەڕێز مەدەنی قوربان تۆ تەماشا بکە یعنی کوردستان جۆرێکە وان نییە کە فەرمووی ئەگە بەشێکی کوردستان ڕزگاری بوو ئەوی دیکرد نەجات دیدێ وان نییە کوردستان یەک وڵاتە میلەتی کورد یەک پارچەیە ئێمە هەر ئەو سایکفێکۆی هاتووە وڵاتەکەی لەداوەش کردووی نەتەوەکەی لەدابش کردووی هەر نەتەوەیکی داوە هەر بەشێکی کوردستانی داوە بە نەتەوەیکی داگیرکەر ئەوە تورکیەوەی کە جنابی فەرمووی ئەوە عەرەبەکانە ئەوە ئێرانە ئەوە یەن نەتیجەکەی چییە نەتیجەی سایکفێکۆی ئەوە بوو لە ماوەی ئەو 100 ساڵە یەک زەڕە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارەمیشی بەخۆی نەدیوە چی باعیسی مۆزوع بوو مەوزوعی سەرەکی ئەسڵی ئەوە بوو کە لەقەتدا کوردەکان بوون لە هەموو پارچەکانی کوردستاندا ڕاست بوونەوەدا حەقوقی نەتەواتیان دەکرد جا ئەوەیە مەسەلەکە کە حتا مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناو کورد یەک میلەتە کوردستان یەک پارچەیە ناکرێت تو دابەشی بکەیت بۆ دابش ناکرێت هەر وڵاتێکی کە بوێ دابەشی بکە پێی وابێ ئەوەی منە ئەوە نابێ یعنی کورد بە بڵێن پاشکۆکردنی مەسلەی کورد لە نێو وڵاتانی دیکە مشکلێکی یەکجا زۆر گەورە بۆ ڕۆژهەڵاتینەوە بەڕێز مەدەنیانی ئەو داڕشنەوەی دووبارە داڕشنەوەی سنوورەکانی سایکسپیکۆ پێت وایە تەنها بۆ باشوور و ڕۆژاوی کوردستانی یاخود دەتوانین بڵێن بۆ ڕۆژهەڵات و باکووری کوردستانیش دەگونجێت لەم کاتەدا بە حەزورت بۆ یەک پارچەی کوردستانی ناتوانێت ڕاست بێڵم ئەم نایشارمەوە ئەلحان هەرێمی کوردستان بە تەختێنێت دەوڵەتی کوردی بۆ دروست نابێت ئەوە سەری حوڕم بابێڵم بە هەموو بەڕێزان ئاگادار بە بزانن بۆ جێوەجە نابێت مەسلەی کورد واحدێکی چکۆڵە نییە کوردستان بەشە ئەو هەرێمی کوردستانە بەشێکی کەمە لە هەموو کوردستانی گەورە هەتووە واتە شێوە کرد باشی کوردستانی ئێران دەڵێت چی تۆ تەماشاکەمە تاریخی چی هاو بەشمان هەیە مێژووی هاو بەشمان هەیە بەڵام پێت وانە پێگەیان ینی جیاوازە ئێستایی ڕۆژهەڵاتی باشوور ڕۆژاو تەماشا بکە شتێکی زۆر تەبیعیە تەماشا بکە هەر پارچەیەکی کوردستان هەرەکانە دوایە و 100 ساڵەی فەرهەنگەکەی کولتورەکەی ئەو وڵاتانی کە کوردستانیان دابش کردووان لاخەدا فەرهەنگ و کولتوری کوردیان گۆڕیوە واقعیتێکە تۆ تەماشاکە لە هەنەکانە تۆ لە بەشێکی زۆری کوردستانی تورکیای ئەوە ئەلباکە ئەلباکی لاتینیە بەڵام ئێمە ئەلباکەمان عەرەبیە مەلازە فەرمووی تەنیا شەبهەیە وانەیەکی مثبەتمان پێکەوە هەبێ خاڵی هاوبەشمان پێکەوە بێ دوو پارچەی کوردستانی چەند کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی هەرێمی کوردستانە کە ئێمە لە قەدا هەم مێژوەکەمان هاوبەشە پێکەوە لە بزافی نەتەوەیدا هەم لەباری
لە حقوقی فەرهەنگی شەوە هەمە تقریبان دەتوان ڕادێکن بەڵ زۆر سپاس بەڕێز مەدەنی دکتۆر خەلیل دێمە لای جەنابەت ینی پێت وانە ینی لەم کاتەدا ینی پێت وایە دەکرێت هەر چوار پارچەی کوردستان پێکەوە کار بۆ سربەخۆییان بکرێت یاخود دەتوانین بڵێن پێگەیان جیاوازە و ئەمە تەنها دەبێت لە پارچەیەکەوە یاخود دوو پارچە دەست پێ بکەن پێشەکی سپاسان دەکەم گومانی تێنیە قۆناغەکانی هەر چوار پارچەی کوردستان جیاوازە لە یەکتری ظروفێکی مەوزوعی و ظروفێکی طبیعیش جیاوازیشی هەیە لەبەر ئەوە من بە طبیعی ئەزانم ئەگەر ئەو تەباینە ئەو جیاوازیە لە بینی ئەو چوار پارچەیە هەبێت ئەبێتە سەبەبێکی پێشکەوتووی پارچەیەکی لەمە زیاتر زۆر بە طبیعی ئەزانم من نمونەیەکی ترێنم وڵاتی عەرەبیەکان ئێمە تقریباً 22 وڵاتی عەرەبیمان هەیە ئەم 22 وڵاتی عەرەبی کە لە دوای اتفاقیەی سایکس پیکۆ دابش کرا یەک پارچە بوو بەڵام دابش کرا بۆ چەند پارچەیەکی هەر پارچەیەکی بەنسبەتی ئەمڕۆ جیاوازیە لەوانەیەکی تر بە تاکید ئێستا فەڵەستین قۆناغی ڕزگاربوونی جیاوازە لە قۆناغی ڕزگاربوونی با بڵێن سووریا جیاوازە لەگەڵ سعودیەش جیاوازە لەگەڵ دەوڵەتانی خەلیج واتە بە نسبەتی کوردستان ئەگەر پارچەیەکی لە پارچەکان هاتە پێشتر هاتە قۆناغێکی باشتر ئەمە شتێکی زۆر طبیعیە بەڵام لە لایەکی ترشەوە من تەئیدی مامۆستایشەکەم ئەبێ ڕەچاوی پارچەکانێکی ترش بکرێتەوە یعنی پارچەیەکی معەن با بڵێم کوردستانی باشوور کە قۆناغێکی پێشتر هاتە پێشەوە ئەبێ ڕەچاوی بەشەکانی کتر بیکە و لەسەر حسابی بەشەکانی کتریش نەبێت ئەو شتەکە زۆر گرنگە بەڵام دکتۆرانی پێت وایە ئێستا زەمینە لەبارە بۆ ئەوەی کە ینی لەسەر حسابی پارچەکانی دیکە یاخود با بڵێن باشووری کوردستان تەنها سربەخۆی ڕابگەێنێت منیش مەبەستم ئەوەیە یعنی مەتەلەن ئەمڕۆ فرسەتێکی هاتوواتە بۆ باشووری کوردستان ئەو فرسەتە پارچەکانی دیکەش دەتوانێت بگرێتەوە ممکنە قۆناغەکانی جیایە ئێستا نمونەیەکی تر بۆ دێنم ڕۆژئاوای کوردستان ڕۆژئاوای کوردستان تا دوێنی پێشی داعش کەس تەوقعی نەکرد ئەسڵەن حتا حقوقی لوغەوی حقوقی ڕۆشنبیری وەربگرێت بەڵام ئێستا تقریبا گەشتە ئەو ئاستە کە داوای کوفردەرادێکە واتە قۆناغەکانی ئەو پارچانە ممکنە جیاوازە بێ لە بینی فترەی زەمەنی لەگەڵ فترەیەکی زەمەنیکی تر هەر یەکێک ظروفێکی تایبەتی خۆی هەیە دەکرێت ئەوان سوود لەو دەرفەتەی باشووری کوردستان وەربگرن پارچەکانی دیکە زۆر احتیادیە بەیانی ئەگەر فرسەتێکی ڕوخساوە بۆ باشووری کوردستان بۆ سربەخۆ زۆر احتیادیە بەڵام ئەمە معنای ئەوە نییە ئەوانەی کتر بەردەوام نەبن ممکنە بەیانی پارچەیەکی تر ئەبێت عینی قۆناغ و ظروفێکی مواتی ئەبێت یا بە پێچەوانەیەشە بزانە احتیمال لە ظروفێکی داهاتوو وەزعەکە ئەگۆڕی بە شێوەیەکی سەلبی نەک بە شێوەیەکی ئیجابی زۆر سپاس دکتۆر بەڕێز ئۆژەڵان من دوێت ئەز نەریناتە بزانم ینی بنەریناتە وها باشترە ئەم ژێ پارچەیە کوردستانی دەست پێ بکەن و دەرفەت بدەن پارچێندن ئەنکو هەموو پارچین کوردستانی بە هەڤڕە کار بۆ سربەخۆیی بکەن ku zrup ben guartin çareserî jî bi çi rengî be ev guartin jiyan dike em başûrî Kurdistan dizanin ku va 100 sala di nav bizavekî de rawestandin hiç nebiye şikestin biye lê rawestandin tekuşînê da demekî dirêj nekşandiye yani 10 sal navber nedaye li Bakurî Kurdistan serildan bûne heya 1940 piştî vî bêdengiyake 25 sala 30 salî bêdengiyê ye yani navber doyê tekuşînê bûyî wî jî beşê herî gewre be jî nebîye navenda bizavan netewî Başûrê Kurdistan katî ku Abdülselam Berzanî şikestiye Şeyh Ahmed berdam kiriye piştî Şeyh Ahmed Melle Mustafa Berzaniye Nemir berdam kiriye piştî wî berdam biye yani navber da demekî dirêj bêdengî nebiye ji bo wî jî Başûrê Kurdistan ji hemû beşê din zêdetir li barek ku bigêje çareseriye çareseriya beşî Başûrê Kurdistan ji beşê din cewaztir e li gel çi boy ku Iraq jî devletekî yani xazayî niye tebiî niye yani durustkiriye ji bo wî li Başûrê Kurdistanê ista rewş dest didin ku Kurd bibin devlet
کورد سرخبونه خوا اعلام بکن نه لی باشوری کردستان لگل وی بشی روژاوا جی نزدیکی سرخبونه یعنی هم دکانم بیشن کردستان 4 devleta dabeş kiriye le 3 millet deslatın Arap, Fars, Türk. İsta beşi Kurdistan'ı bindesti Arabada edini dünya pehoşak ku begece mafika begece devlet bune u sarkabune yani Rojava başuru Rojava libarek ku begece mafika yani beşi Kurdistan'ı dibindesti Arabada khire İsta ambejin هزی جهانی لدیجی عربان. دخازن عربا جبوی خواب مترسید زانن جبوی ویجی لسر ولات عربا شرک تیمشاندن شرکی برفره. ام بین لیبیا دا بگره یمن سوریه و عراق و لحمو ولاتا کم زیده ناف شرکی دا. دخازن کو شکل کی بدن عربا و دما کو خاریته کی تازه درست کن جبوی کردستان جی رگاه کراوه دکن کو کرد بگیجنه موافقه اگر کو کرد غلطیه نکن هم دکانم بیجن بشی باکور بشی روجالات جی یعنی رگاه خواه کراوه جبوی چاره سریه هزی جهانی جاردن قرار دانه کو هم بیجن لروجالاتی ناوین هزکی گوره نمی همو کچکه ببین و اب جی زمینه درست دکه کو beş edini Kurdistan ji bigejne mafika le Kurda em vek dizanin ku di şerri caniye ki min de galatiye ki gevrekir. Dünya em bejin vek Britanya, Fransa, Rusya dixwazin Türkiye ceza bikin o İmparatoriya Osmanî bela bikin Kurd li gel Türkiye ittifak kirin vek em zanin komara Türkiye durust kirin. Vî katî hêzî cihanî Kurd ceza kirin bi peymana Sykes-Picot گوتن کو برا کرد نگیجن مافیقا و 100 سال کرد وی جزای دکشینن و جیانه کی محکوم جیانه کی تراجدی برز اوجلان ام دکارم یعنی دولت زلهز شکستا سنورین سایکس بیگو تی گهشتنه yani 100 سال دا خویا کرن کو ام بیجن yani کو کرد نگیجن مافیقا استقرار لروجالات ناوراس نابه و روجالات ناوراستا شرکی برداومی بیشیان کرن دویدا اقنا بونه اگر کو دخوازن لروجالات ناوراس کو از وی بناوان دا جهان دزانم جبوی کو بکانه بن پرجوندی خواب برداوم بکن پیوستیه یا کو پرسگره کا چار کرد چاره سر ببه آشتی دو کردستان را دست پی بکره یعنی ما بس نتاوا یعنی اوجی شکستا وان سنوران تی گهشتن تی گهشتن کرد را نوست یا کرد آجی شر خواه کرن بیوسته کو کرد هند تشتی دنجی بکن یک کو دو قبول بکن یک کو دو را بکانم سری خواه دینی yani وی کاتی دایی هیچ چیزا کسی دن رد نکه yani هن اما این سر اما این درباره وی کمی باخون برز مدنی دکار مولای جنابت یعنی تو باس ایواد کرد که دبیت باز لا سربخوبونی هر چوار پارچه کردستان بکن بالام اما دبینین رنگ هریمی کردستان حالتی کی استثنایی هبه لوی که استا لپروسی سیاسی عراق دا دور خراوته و شراکت حقیقی استا لعراق نیا یعنی اما رنگ هلیک بیت بو اوی کرد لباشوری کردستان دتوانی بڵێ ناچاریش کراوە بەوەی سەربەخۆی ڕابگەێنێت کوردی لە باشووری کوردستان دەتوانێت ڕابوەستێت تاوەکو پارچەکانی دیکە دەرفەتی گونجا وەربگرن نا بەو شێوەی نییە من قەت نەمکتووە کوردانی واحدە دەتوانێت هەر چوار پارچەی کوردستان دەوڵەت سەربەخۆ ڕابگەێنێت شیوا هەر وجودی نییە ئەوە نابێت چون جیاوازەکانمان زۆرن بەلازە فەرمونون لەباری جۆغرافیاییەوە لەباری موقعیتیشی و پۆلیتیکی و فەرقمان یەکجا زۆرە بەڵام دەکرێت دوو پارچەی کوردستان ئەمن هێندێک ئیشارەم پێکرد بینی کوردستانی ڕۆژهەڵات و هەرێمی کوردستان ماسی وەم کرد شتێک ئەوەش هەر معنەیەوە نیە کە ئەو دوانە یەک دەگرنەوەش معنەیەوە نیە بۆچی چوی لێوەش هێندێک جیاوازیمان هەیە تۆ تەماشا بکە لێرە عەرەبەکانن لەوێ فارسەکانن فارس هەمیشە فەرقێکی هەیە دەگەڵ عەرەبەکان فارسەکان هەمیشە خۆیان لەباری ڕەگەزیەوە نیژادیەوە نزیکتر بە کورد دەزانن عەرەبەکان سامی نیژادن ئێمە ئەری نیژادین فەرقمان یەکجا زۆرە جا بۆیە هەمیشە احتمالی وی زیاترە کوردەکان دەگەڵ ئێرانەکان بارنەچێک بێن مەسەن چۆن بەرچە بکەن ئەی لاقەتدا دەوڵەتێکی
ئەو دەوڵەتی لەوێ هەیە دەوڵەتێکی میلی نەبێت ئەو دەوڵەتی میلی کە دروستی دەکەن بەڵام پێتوانیە کورد کێشەی لەگەڵ دەوڵەتەکانە نەک لەگەڵ نەتەوە بەڵە دقیق وایە ئەو دەوڵەتە نەتەوانەی کە دروستیا کرد ئەو تێزە تێزێکی فەڕانسەوەکان بوو هێنان ئەو دەوڵەتە نەتەوەی کە دروستی کردی چی یعنی ئەمن ئەوەی کە ئەوانەی دەتوان ببنە نەتەوە کە دەوڵەتیانە ئەگەر دەوڵەتیان هەبوو نەتەوانێت دەناگە دەوڵەتی نەوە نەتەوەینێ کوردەکانە ناوا لێکرد لێژدا سایسبێکۆ قەندێکی گەوری لە کورد لە بەشەکانی پارچەکانی کوردستان کرد لە هەمووی کرد هەرەوەنەوە کە کوردستانی دابەش کرد یعنی لەباری فکریشەوە لەباری بە قەول لە تئۆریشەوە یعنی کوردستان مێشکەکانی تێکدا وەزەی وای لێکە کە لەقەدا بەنسەر نەگەن ئەوەیە مۆزوعەکە کە الحانەکانە کێشەیەکی کە هەیە ئێستا کانشکەی کە کێشە هەیە و کورد پێوەی دەناڵێنێت لە هەر چاپەرچی کوردستان نەتیجەی ئەو دەوڵەتە نەتەوانن تورکەکان ئەتا تورک دروستی کرد کوتی هەرچی لە تورکیە تورکە لە ئێرانێ ڕەزا شا کوتی هەرچی لە ئێرانێ هەمووی فارسن لە نێو عەرەبەکان کوتی هەرچی لەو وڵاتە عەرەبیانن عەرەبن جا ئەوە کێشەی کوردی هێندەی دیکە بەگرە گۆڵ کردو واقعیتەکە وایە ئینسان دەبێت ئەوە لەوەی تێبگا بەڵام من دەڵێم چی دەڵێم ئێستا کارەکە ئێمە ناتوانین واقعیتەکەەوە هەرێمی کوردستان فەرقێکی هەیە دەگە پارچەکانی کوردستان بەڕێز مەدەنی کورد خۆی تەسلیم نەبووە پێتوانێ ئەمەش ینی قەنەعاتێک لای وڵاتە زلێزەکان و لای کۆمەڵگەی نێودەوڵەتیش دروست بوو ئێستا والله من ئەوە قبوڵە من لە زەفەرمی ئەو قەنەعاتە بۆ هەرێمی کوردستان قەنەعات نییە تۆ خۆم وەگێک فکر ناکەنەوە هەر لە خودی هەرێمی کوردستاندا من حزب السیاسەکان وەگێ فکر دەکەنەوە نەخێوانیە لە ئێرانیش هەروایە لە تورکیاش هەروایە لە تورکیا هەر بەگرە گۆڵتریشە ملازە فەرمونون ئەوانە مەوزوعێکن کە لە خەتدا وا بە ئاسانی ئەو فەرهەنگانە فەرهەنگی داپڵۆسێنەر بەسەر کووردا کەزاڵ بووە وا بە ئاسانی ئەو فەرهەنگانە دوور ناخرێنەوە ینی زمانیان دەوێت کاریان دەوێت هەوسەلەی دەوێت لە خۆ وردووی دەوێت واقعیتەکە وایە یعنی دەبێت زۆر بە حوسەلە بین ئێمە 200 ساڵ بە خەبات تێکۆشان کرد خەواتی نەتەوەی کردووە چه میلەتێک لە دنیادا بەڕێز مەدەنی ئەو خەباتێک کردووە هیچ میلەتێک نەکردووە میلەتێکی ئەفم کە میلەتێکی کە زیاتر لە 40 میلیۆن کەسە کە دەوڵەت سەر بەخۆی نییە ئەوە عیب و شوورەی نییە بۆ جامعەی ئەوڕۆی جیهانی بەرەوەڵا عیبیشی زۆر گەورەیە زۆر سپاس دەکەم دکتۆر ینی 100 ساڵ پێش ئێستا وەک دەگوترێت کورد ستەمی لێکراوە و یعنی دەگوترێت ڕێبەرایەتێکی ئەوتۆی نەبووە بەڵام ئێستا دەبینین کورد ینی سیاسەتوانانی کورد با بڵێن سەرکردایەتی کورد پێشوازیان لێ دەکرێت و تەنانەت باز لە چۆنیەتی دووبارە داڕشنەوەی ئەو سنوورانە دەکرێت ئێستا کورد ئەو خاڵانەی کە بیگرێتە بەر بۆ ئەوەی بێبەش نەبێت لە دووبارە داڕشنەوەی ئەو سنوورانە چین دەبێت کورد چی بکات لەم کاتەدا بێگومان ئەم دوای ئەم 100 ساڵەیەکی تێپەڕی لە ڕێکەوتنامەیەکی سایکس پیکۆ گۆڕانکاری زۆر کراوە لە ناوچەکە بە تایبەتی لەم 10 ساڵ و 20 ساڵی ئەخیرەکە کە ئەمریکا بوو بە تەنها دەسڵاتێک لەو ناوچەیە ئەمە وای لێ کرد ئەم گۆڕانکاری وردە زیاتر تەشەنەی کرد کە گەشتە قەناعەت دەوڵەتانی سەرهێز وەکو ئەمریکا و ئەوروپا قەراریان یا بوو کە نەخشەکە بگۆڕێت ئەو نەخشەی سایکس پیکۆ نەمینێ بە نەخشەیەکی تر ئەگۆڕێتەوە لەبەر ئەوە چەندها پرۆژەیەکی پێشکەش کرا لە 91ەوە تا ئەمڕۆ گرنگترین پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە واتە مشروع الشرق الأوسط الجديد مشروعك كإستا حاليا برو تطبيق كردن أروات نخشيك بوي دروس كراوة نخشك فعلا إستا برو جيب كردنا بالنسبة أم نخشي من نخشك لقل خم هناوما وأما لباريس دسم كوت كاللي ويبوم أم نخشي تازية لم نخشي تازية بيالين مشروع الشرق الأوسط الجديد واتا بروجي روجهالاتي ناوراستي تازة أما حاليا مجرد بيركردنو أفكار نية بلكو استمروا تطبيق كردنا چەندها فاکتەریەک وای لێ کردووە کە تطبیقەکە وردە فعلا هاتووەتە پێشەوە یەکی لەوانەی کە ڕەبیع العەرەبی واتە بەهاری عربي أم بهاري عربي وايلي كرد ريقايكي يا بأمريكا بيت الجوروا بيت ناوتشكا بشيويك زياتر لبيشر أما يك شر داعش
شەڕی داعیشش بوو بە هەنگاوێکی زیاتر بۆ ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپا زیاتر بێنە پێشەوە و جەنابەت ئەزانی ئەوە ئێستا ئەمریکا بە هەمووی دەسڵاتی خۆی لە سووریەیە لە عێراقا لە ناوچەکانی کترە هەروەها دەوڵەتانی ئەوروپیش بە هەمان شێوە دەسڵاتیان هەیە لە لایەکی تریشەوە ئەو تەجروبەیەکی ئێمە هەمانە لە نەوەتویەکەوە لە باشووری کوردستان ئەمیش ڕێگایکی زیاتر کردووە بۆ کورد لەم ناوچە مافی خۆی وەربگری و تەطبیقی ئەم خەریتەیە کە دوو دەوڵەتێکی تازە دروست ئەبێت بە بۆنەی ئەو نەخشەیە یەکەم کوردستانی ئازادکرا و دووهەم بلۆجستانی ئازادکرا ئەم دوو دەوڵەتە ئێستا فعلەن وردە و هەردووکیان بالمناسبە کێشیان یەکە يعني كردستاني عراق كردستان دابش كراوة لسر چند دولتيك بلوش ملتي بلوشيش دابش كراوة لسر چند ملتيك يكي لواني إيران وأفغانستان وباكستان حكومتي هريمي كردستان لنوتو يكو تائستا علاقاتي باشي كي كردوا لقل دولتاني كي قورة وجناب أزاني چنها قنصليمان هي أمرو لباشوري كردستان لقل أوش علاقاتي كي ورده درسك لقل تركيا وهروها لقل إيران والسعودية أما هموي أتوانم بليم هنقاوي كدرس كراوة لهريم كردستان ولا دولتاني كتير بو جێبەجێ كردين نرخشكا دكتور دمي ئاماژە بە خاڵێ بکەم ڕەنگە لە بواری پسپۆری خۆت نزیک بێت سایکس بیکۆ نەک تەنها نەخشەی سیاسی و جوگرافی گۆڕی بەڵکو دەتوانین بڵێن نەخشەی وزەشی گۆڕی ئەو کاتێک کە سایکس بیکۆ دەوڵەتی عوسمانی کە پێی دەگوتە پیاوە نەخۆشەکە لەلایەن فەڕەنسا و هەروەها بەریتانیا میراتەکەی دابشکرا پێتوانێت ئێستا وڵاتانی زلهێزیش بەرژەوەندەکانیان لەم سنوورانە ینی گۆڕانکاری بەسەردا هاتووە بتأكيد خوي هدفي استراتيجي أم نخشية أمريكية بو مصالح أمريكا بو چسباندني مصالح أمريكية كي لوانا مسألة آبوري دو مسألة آسايش سي مسألة عسكري أما هموي فعلا وردة أتشسبيته ولا ناوشكا لكي كرد بهز دكات أو برجوان ديانا أوان أما يم عرب تاني الله مصائب قوم عند قوم فوائد إما تاءم حد تاءم لحظة استفادة ما نكردو لهم حالته يعني يكي لوانيكي استا مسألة داعش مسألة كي زور سلبي شكابو لسر ناوچەکە تەنها کوردستان استفاده کردووە ئەو ناوچەیەکی پێڵێن ناوچەیەکی دابراوکان و ناوچەیەکی کێشە لەسەرەکان ئێستا پێشمەرگە توانی ئەم ناوچانە ڕزگار بکە بەبێ تەنفیزکردنی مادەی 140 ئەو ڕسم و بەزمەیە هەروەها مەسەلەی نەوت ئێستا حالیەن ئەم ئەحداسانەیەکی وای لێ کرد ئەمڕۆ کوردستان هاتووەتە پێشەوە ئەو با بڵێن ئەو پلانەی ئەمریکا کە دایڕشت بوو دوای 2023 ڕۆژهەڵاتی ناوەڕاستی مەزن ینی پێت وایە کورد دەتوانێت پێگەی خۆی تێدا ببینێتەوە هەمان ئەو نەخشەیە ئەوەی کە باسی لەوە دەکرا پێشتر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی مەزن وەکو باسم کرد بۆ جەنابێت ئێستا ئێمە ئەگەر مقارن بکەین لە بینی ساڵانی پێشی 91 لەگەڵ ئەمڕۆ بەتەئکید هەنگاوێکی زۆرێکی هاتووەتە پێشەوە بۆ چەسپاندنی ئەم نەخشەیە ناڵێم ئەمە هەمووی پەیوەندی بە قیادەی کوردیە پەیوەندی بە قیادەی منتەقەکە بەگشتی پەیوەندی بە ئەمریکەیە بە دەوڵەتانی ئەوروپا پەیوەندیە بە حتا ئیسرائیلیش ئەمە هەمووی ئیشەکەن بۆ جێبەجێکردنی ئەم نەخشەیە کورد ئەتوانی ئەبێتە فرسەتێک بۆ چەسپاندنی ئەم خەریتەیە زۆر سپاس دەگەڕێمەوە لای جەنابتان بەڵام لێرەش هەندێک لە میوانەکانی ئێمە دەیانوێت قسە بکەن لە بەڕێستەوە ئەگەر دەست پێ بکەم بەس ئەگەر مایکەکەی پێ بدەن دەمێ ئەوەت لێ بپرسم تا چەند ئەم دووبارە داڕشنەوەی سنوورەکان پێویستی بە یەکڕێزی و یەکدەنگی ماڵی کورد هەیە بە تایبەت لە باشووری کوردستان سەرتان سوپاسان دەکەم بەتاکید پێویستی بە یەکڕێزی و پێداچوونەوەیەکی تەواو هەیە سەرڕای ئەوەی کە ئەو پرسیارت لە من کردم هەوێت پرسیارێک ئاراستەی دکتۆر خەلیل بکەم ئەگەر ڕوخسەتم بدەیت بەڕێز دکتۆر خەلیل بەڕێز دکتۆر خەلیل دوای شکستی ئیمپراتۆرێتی عوسمانی سەرکەوتنی هاوپەیمانان لە جەنگی یەکەمی جیهانی گەلی کورد چاوەڕێی بەڵێنەکانی هاوپەیمانی دەکرد بۆ دیاریکردنی مافی چارەنووسیان گەلانی بۆ دیاریکردنی مافی چارەنووسی گەلانی بندەستی ئیمپراتۆرێتی عوسمانی بە تایبەتی گەڵاڵی چواردە بەندەکەی کە ئەو کاتی ولسۆن سەرۆکی وڵاتی ئەمریکا بوو بۆ ئەوەی ئەو گەلانی لەژێر دەستی بوون ڕزگاریان ببێتن
ئەمریکا بەتوندی پشگیری لە سیاسەتی بە مافی دیاریکردنی چارەنووسی بۆ نەتەوە دەستەکانی دەکرد هەر وەک لە پەیمانی سیڤەری ساڵی 1922 کە پابند بوو بە مادەی 62-64 لە ساڵی 1920 لە مادەی 62-64 داوای دروستکردنی دەوڵەتێکی کوردی دەکات لەسەر خاکی کورد کە ئەو هەرچەندە ئەوە جێبەجێ نەکرا بەڵکو خاکی کوردی بەشبەشیش کرا بۆچی جێبەجێ نەکرا بەس ئەگەر خۆت بناسیێنی ئەمەلی ئیبراهیم ئەندامی ئەنجومەنی بەڕێستان ئەگەر پرسیارێکتان هەبێت وڵا پرسیارێک بۆ بەڕێز ئۆجەلان بەڕێز دکتۆر خەلیل ئەگەر خۆت بناسیێنی ئیدریس ئیبراهیم قوتابی زانکۆ بەڕێز دکتۆر خەلیل شتێکی وروژان بە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە پرسیارەکە ئەوەیە کاتێک کە ئێمە باس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە ئەەکەین کۆمەڵێک لە پارتە سیاسی لۆکاڵیەکانی کوردستان لە ڕێگای سۆشیال میدیاوە هەندێک جار ئەبینین لە بایەخی ئەو بانگەشەیە کەمەکرێتەوە کە هەوڵدانە بۆ ڕیفراندۆم هەرێمی کوردستان ئایا بە بڕوای تۆ بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان و هەندێک لە پارتە سیاسی لۆکاڵەکانی تریش ئایا دەبنەگرفت لە بەردەم ڕیفراندۆمدا دەتوانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڵێ گرفتی بۆ دروست بکەن پرسیارەکەت گەیشت پێم وابێت ئەگەر بەڕێزێکی تکا فەرموو ئەگەر دەرفەتم پێ بدەی خۆزگەیەکم هەیە خۆزگەکەم بلێم و ئەوجا پرسیارەکەم ئاراستە بکەم بەهزات عومەر قوتابی زانکۆ بەڵێ فەرموو خۆزگەم دەخواست لە سەدەمین ساڵیادی سایکیز بیکۆ ئەو بەرەی کە دژ بە مەسعود بارزانیە کە دژ بە ڕیفراندۆمە دژایەتیان نەکردبا لیان بگەڕا بە ڕیفراندۆم بکرێ بەڵام کاریان بکردبا بە خەڵک دەنگ بە نابدە خۆ شەیتان بە شەیتانیەتی خۆش شەیتان بە شەیتانیەتی خۆی نەیگۆ ئادەم دەکوژم گوتی ڕێگری لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت ڕێگیری لە هەر کوردێکی دەکرێت کە بیر لە ڕزگاربوون دەکاتن ئەوە هەیە هەمووشمان دەزانین کێ و ناچمە سەری بەڵام پرسیارێکم هەیە بۆ بەڕێز دکتۆر خەلیل و هەروە کاک ئۆجەلانیش ئەگەر هەر کامیان پرسیارم بداتەوە وریا ڕەحمانی لە کتابی شۆڕشی ئەیلولی خۆیدا باس لەوە دەکات دەڵێ بارزانی نەمر کاتی گەڕاوە گوتی بۆ شۆڕشی ئەیلول ئێمە دەبی پێویستیمان بە هاوکاری ئەمریکیەکان دەبێت چونکە پرسی کورد لە زمنی کاری ڕووسیەکان نییە ئایا لە ئەم ڕۆژدا هەر هەمان شتە یان نەخێر زۆر سپاس خۆت بناسیێنە ڕێکان شێرا خوێندکاری زانکۆ ڕێکان شێرا خوێندکاری زانکۆ بەڕێزان ئێمە زانیمان کە سایکیز بیکۆ ئەو ڕێکە ئەو پەیماننامەیە بوو کە لە نێوان وڵاتە زلهێزەکان ئیمزا کرا بەڵام لێرەدا ئەو بەڕێزانی کە ئامادەنە لێرە خۆزگە باسی ئەوەتان کرد بە مافی چاری خۆنووسینە کە ئێمە دەزانین هەر دەوڵەتێک هەر نەتەوەیەک ئەگەر بێت و بە مافی چاری خۆنووسین بەس تاکە ڕێگایکە بتوانێت بگا بە دەوڵات ئێستا مامۆستای بەڕێز باسی ئەوە دەکا کە با بڵێن ئێستا نەخشەی سایکیز بیکۆ نەماوە جگە لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵات چۆن نەمایە ئەگەر نەما بێ کوا چ دەبینین پاشان لە باکوور هەر بە هەمان شێوە ئەگەر نەمابێ ئەی بە هیچمان دیتە جگە لە هەرێمی کوردستان کە دەبین ئێستا پێشمەرگە ئەویش بە خوێن ئەوە سنوورەکان دیاری دەکا لە باکوور و لە هەروەها لە ڕۆژهەڵات کوا هیچ گۆڕانکاریەکمان نەدیتە و پاشان سایکیز بیکۆ هیچ ئەوەیەکی نەدایە پێم وابێ هیچ تاریخێکی نەداوە هەتاوەکو لەو ساڵە کۆتایی پێدەوە هەروەها بەبێ ئەوەی کە با بڵێن بۆ ئەمری واقع کە ئەو سنوورانە دیاری کرا و تەواو و هەروەها ماوەس ئەو کاک عوسمان بەڕێز دەبوایە باسی بەڕێز مامجەلالیشی بکرد بە کە بە چ شێوازێک باسی مافی چارەی خۆنووسین دەکا کە چەندە لە لای گرینگە و هەروەها سەرکردایەتی کورد هەمووی لە لای گرینگە بەڵام ئەویش زۆر بە جوانی ئیشی لەسەر کردیا و هەروەها ئەگەر سەیری مێژوشکەین دەبینین کە شتێکی لەسەر کردو زۆر سپاس بەڵێ بەڕێستان ئەگەر دواتر دەگەڕێم وڵاتان محەممەد هاشم قوتابی زانکۆ ئەگەر خۆت بناسیێنی محەممەد هاشم قوتابی زانکۆ فەرمو کاک محەممەد ئێمە ڕاستە ئەمڕۆکە باسی 100 ساڵ بەسەرداچوونی ڕێککەوتنامەی سایکیز بیکۆ دەکەین بەڵام شتێک هەیە لێرە زۆر گرنگە لە هەمان کات دەکاتی اتفاقی سایکیز بیکۆ لە بواری جێبەجێکردندا بوو کە بە شێوەیەکی نهێنی بوو بەڵام لە هەمان کاتدا چەند پەیوەندیەک هەبوو لە نێوان
وڵاتانی وەکو بریتانیا و فەڕەنسا لەگەر ئەو کاتە کە بلادی عەرەبی بوو کە بلادی عیجازیان پێدەگوت مەسەلەن کاتی شەریف حوسێن کە شەریفی مەکە بوو لەوێ پەیوەندیەکە بوو لە نێوان بریتانیا لای ئەفسەرێکی بریتانی وەکو لۆرانس مەکماهۆن لەگەر شەریف حوسێن کە پێدەگوترا مەراسلات حوسێن مەکماهۆن پەیوەندیەکان حوسێن مەکماهۆن لەو کاتەدا کاتی ئەوە ئەکرا زۆر بەڕوونی و باشکرایی لە نێوان خۆیاندا ئەوان پێک هات بوون کە بەسەردا بەشبوونی دەتەوێت بڵێت چی کاک محەممەد ئایا بە کورتی ئەمڕۆکە کە 100 ساڵ بەسەر ساکس بیکۆدا چێ ئەو پەیوەندیە کراوەیان نەکراوە لەگەر سەرکردایەتی کورد ئایا کورد وەکو دەوڵەتی کورد ئامادەیە ئەگەر بەیانی گوتیان نەخشەی تازە دادەڕێشێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە ناوچە کوردیەکە دڵنیایان داوەتە کورد لە کاتیدا دووبارە داڕشتنەوە ئەو پەیوەندیە کرایە نەکراوە بەڵ پەیامەکەت گەیشت سپاس دکتۆر ئەزێ ژ پرسیارên van mêvanên me dest pê bikin lê min divêt ez pisyarek din li cenabê te bikim heya çend niha giring e Kurd yekdeng be ji bo vê proseyê belê belê Yani li ber çawe wa salê rabûrdî de Kurd îmtihanekî baş neda em dizanin ku li Başûrî Kurdistan dibin navê guhertinî serokatiya herêm de şerrek nav Kurda şerrekî siyasî hate jiyan kirin yani çar hêz li dijî Partiya Demokrat li dijî serokatiya Serok Berzanî di nav hevpeymanekî da bûn û tekuşînek bi reva dibir bi navê guhertinê Tirka yek gotinî xaye divê katî ku tu di nav ave rûbar derbas dikî te nikay hespê xwe biguherî yani katî ku Kurdistan derfetekî zor giring ra derbas dibe demê avakirinê da guhertinê desthilatiyê belavbûnê desthilatiyê zor xeter e par tecrübeyê Kurdistana Başûr da xuya kirin ku Kurd di nav xeletiyekî gewre de yani ne ku yek ku di qebûl bikin yek ku di red kirin em bên Partiya Demokrat dî xada israr kir ev çar partiyê din bi navê guhertinî serokatiya herêmê dê xada israr kirin û va maneviyata Kurd têk da yani Kurd lewaz kir ve psikolojik Kurd têk da ji bo ev jî dide xuya kirin ku xeletiyek tê jiyan kirin di nav Kurda pêwîstiya ye ku Kurd yek ku du qebûl bike yek jî di van rewşa da reform nabe divê ev rewşî da diva rewşî giring da pêwîst e bi her avî hevgirtinê be desthilatî belav nebe desthilatî hîn zêdetir bê ser ev yek ji mêvanên min yanî amaja bûye yekê kir ku yani em bêjin ew herekatên din evên ku li parçeyên dinê Kurdistanê heye min nevê devên bidbestwî amaja bi PKK kir wê rêgiriyê bikin li wê proseya ku niha li Başûra Kurdistanê yanî wê birêve biçe yani serkirdayetiya PKK em bi rastî bêjin ku katî herî lewaz de yani em dikanin bêjin şer jî dikin dikanin qehremanî jî bikin lê bi siyasî katî herî lewaz de yani em bêjin her gavekê li dijî devletbûn û serxebûna Kurd daxivin ku salê rabirdû bi vî avî gelek daxuyanî dan ev daxuyanîne durust nîne yani mafî hiç hêzekî Kurd nîne dijî serxebûn û devletbûna Kurd derkeve dikane naxwaze lê nika dijî tiye bike ev mafê wan nîne pêwîst e hêzekî Kurd kî dibe bira bibe ku li dijî serxebûn û dijî devletbûnê axivî hemû xelkî Kurd nerazîbûna xwe bide diyar kirin ê serkirdayetiya PKK êsta serkirdayetiyekî çep e ji netewiyeta xwe lewaz e ji berêz Cemîl Bayik da bigre Duran Qalqan û êdin yani kesnî çepgirin kesnî netewî nînin û salê rabûrdî de îmtihanekî baş neda berêz ojalan gelek spas berêz medenî yekek li miwanekan amajayî bi we kir ke yanî dekirê bilên ew şorşê ke êsta yanî li rabirdû li herêmê Kurdistan li Başûrî Kurdistan kirawe ciyawaz e li parçekanî dîke dêygot nabêt berawirdekî lem şêweyê bikeyin welamî cenabet boî çi ye مەسەلەکە وا نابینە من ممکن نییە پارچەیەکی کوردستانی بڵێ ئەمن گۆڕانکارێکی تایبەتی بە وجود دێنن هیچ پارچێکی کوردستان متاسیری تێدا متاسر ناوی وان نییە من وا نابین
قانون ظروفی مرتبطه لفیزیک ده هەیە هەر پارچەیەکی کوردستاندا گۆڕانکارێک پێ بێ تاثیری ڕاستەوە خۆ لەسەر پارچەکانی کەداتنەوە کەوەکی نوێی هەرێمی کوردستان واقعیەتەوە بزافی نەتەوەی کورد لە حانەکان کە هەرێمی کوردستان ئاڵا هەڵگەری ڕزگاری نەتەوەی کووردا لە هەموو پارچەکانی کوردستان ڕەنگی داوەتە نیشانەکەی ئەوەیە کە هەمووی کاریان کات تێک دەکەن ممکن نییە بڵین لێرە شتێک ڕوودەدا لێوێ ڕوونادا وا نییە من وای نبینم بەڵام ئەوە دەتوانێت پێش قەدەمێ بەوەی کە پارچەکانی کوردستان ڕزگار بێ بەڵام ئەو شەش بە من ئەرز دەکەم من بەو قەناتەی گەیوم شتێک دوای ئەو سایکسپێکۆیە شتێک بە نێوی هاوڵاتی دەرەزیود و لە پارچەکانی کوردستاندا نامێنێت بەڕێز مەدەنی زۆر مشارەکەت کە دەکات دەوڵەتی مرکزی بەڵێ دکتۆر خەلیل یەک دوو پرسیار لەلایەن ئەمەلخانەوە هەروەها کاک بەهزاد ئاراستەت کرا پێم وابێ وەڵام شتدا بووە بەڵام ئەگەر بە کورتی ینی باسی لەوە کرد ئەمەلخان ڕۆلی کورد لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە چی دەبێت؟ خۆی سوالی سێڤەری کردووە بزانم سیڤەر بۆچی تەطبیق نەکرا وانە سیڤەر تەطبیق نەکرا چونکی مەصالحی دەوڵەتانی ئەوانێکی لەوێ ئەو کاتە دەوڵەتانی گەورە مەصالحیان لە بدایەتەکەی ڕاکێشانی ئەو ملەتانە تاکو یارمەتیان بن دژی دەوڵەتی عوسمانی کە شەڕەکە تەواو بوو بەسەرکەوتووی ئەو دەوڵەتانە ئیشیان بە کورد نەما ئیشیان بە مەسیحیەکانیش نەما تورکیا لە ژێر دەستی کەمالاتە تورک بەهێزتر بوو دەتوانین بڵێن بالفعل دوای معاهدەی سیڤەر تورکیا نەوعی کتر بوو کەمال ئەتاتورک ڕزگاری چەند شوێنێکی کرد لەبەر ئەوە ئەمانە لەگەڵ دەوڵەتێکی بەقووەتن کە بەریتانیا و فەڕەنسا زانیان تورکیا بەقووەترە لە کورد واتە ئیشمان لەگەڵ تورکە نەک ئیشمان لەگەڵ کوردە ئەوە بۆ پەشیمان بوون لە معاهدەی سیڤەر بە معاهدەیەکی تر بەناو لوزان بەڵ دکتۆر ینی بەڕێز بەهزاد پێم وابێ ئاماژەی بۆ کرد کە ینی ئەوەی ئێستا کاری ڕوسیانە یان پێی وایە هاوپەیمانێتی نوێتر لەوانەیە کە پێشتر هەبوونە ینی فەڕەنسا بەریتانیا ڕوسیا دواتر لی کشایەوە ینی ئێستا هاوپەیمانی نوێتر دێنەکایە پێم وابێ وەڵامی شەداوە بەزەگەر بە کورتی بەڵێ بەتەکید وەکو باسم کرد گۆڕانکاری زۆر کرا لەو 100 ساڵەیە بريطانيا دوري نما فرنسا دوري نما حتى روسيا كدواء اتحاد سوفيتي او اتحاد سوفيتي نما امر بتوينات امريكا دصلاتي كي قوريه ناوتشكا لبر اول امريكا است مصالحي وايلي هاتوا كشون بتواني ريغاي كبدوزي زياتر بتشسبيتوا لو ناوتشيه جالبر او كم ريغا تجزئه المجزأ وتقسيم المقسم او دولتاني كي هن است كتابش كرابون دينيه امروش دابش اكرين فرمو جنابه سيري كيمن سيري عراق بك سيري سوريا بك سيري ليبيا بك اما همي وردو بلو دابش كردن اشيت اما مصالحي امرو امريكا لو ناوچيه لاواس كردني دولتان تاكو خوي بقوه تبيت بالي برس اوجلان از یک پرس راستا بكم جارد نازوه گرم جمع مهوانین خوا يعني دمو 100 سالين بوري دا تني سايكس بيكو وكريا كو كردن كارا سر بخوي بدز بينا انجي گلک جاران کشن نافخوایی جی کردان هبونه بنرین آتعمه چوا و جاره کرد و بکاره خوشوان یعنی کشان در باز بکه کشن نافخوایی ما بستن کاتی شر جهان یکمین براستی جی کرد لواز بو لوازی کرد داد کو امه کرد تایبەتمەندی خۆی نەتەوی لاواز بوو بە زمان بە ڕێخستن بە تیجاری بە ئابووری هەراوی کورد لاواز بوو یعنی ئەم بێژین وەک تایبەتمەندی نەتەوەکی نەدەدان خویاکردن یعنی ئالیە تێگەیشتندا لاواز بوو ئالیە ڕێخستندا لاواز بوو ئالیە تیجاری ئابووریدا لاواز بوو یعنی هەر بەشێکی کوردستانە نەبێم هر نافچاکی کردستان به سری خوابو جبوی روشی کرد نتوکی گندی بو هین نبو نتوکی که شهرستانی آوا کره شهر کرد نبو هولیر کرد دیده کم بود استا پایتخت کردستان دیاربکر یعنی آمد دا کرد کم بود اف شهر گوره که استا هم دزانن کرد دیده کم بود يعني خلق دين زيادتر بون شهر كرد نينه فرز وجلان يعني ام ببینین يعني 1600 سال بريا زاين يعني كرد دولتا ميتاني هبيه هر 1700 سال بريا هنگي دولتا ببوره 700 سال بريا هنگي يعني امبراطوريات ميديا هبيه
چما ینی دبیجن کو حضارت نبود یا کو شهرستانیت نبود 100 سال 19 100 سال دولت نتویه هر نتو دولت قاوات که حتی بریتانیا امپراتوریا جهان و دولت کی نتوی فرانسا وسه همون نتویدن yani henek bir rengin binci netevdinci tedavın le devletin netevi avat yani kateviye serdema devletin neteviye setsala nozdeminde kurda neteviyet levazet jiboy vi nedikane bersiveki dürüst bike o da beşkiriye levaze o legal vici bir siyasi yakırtına kanına jiboy kurd nikabı gece serkef gelek spas eğer Baristan bakurti eğer çukakatım zor kamawa بوتان اسماعیل قطابی زانکو برز دکتور خلیل برستان باسی برز دکتور خلیل برستان باسی روشلاتی ناورا استازستان کرد آیا دەبێت کورد چی بکات بۆ ئەوی بەرژەوەندی خۆی و پرۆژەکانی خۆی جێبەجێ بکات واتە پلانی چی بیت چۆن دەتوانانی سەرکەوتوو بیت سوپاس بەڵێ فەرموو و ئەو پرۆژەیەکی ئەمڕۆ پیشانمانە چۆن جێبەجی بکرێتەوە یەکەم ئەبێ ماڵی کورد دروست بکە یەکبوونی ماڵی کورد ئەبێ ڕێزێکی پارتە سیاسیەکان لەگەڵ یەکتری هەبێت و تەنازول بکەن بۆ یەکتری وەکو چەند جارێکی باسم کردووە ئێمە ئەمڕۆ با تەنازول بکەین بۆ برای خۆمان نەواکو بەیانی مەجبورین تەنازول بکەین بۆ کەسێکی تر لەبەر ئەوە ئێمە بەڕاستی یەکەم شت ئەبێ ماڵی کورد پتە بکەین ئەمە یەک دوو ئەبێ ئێمە لەگەڵ دراوسە گفتوگو بکەین و حواری بەردەوام بێت کە ئەقناعیان بکەین کە ئێمە ئەگەر بەیانی دەوڵەت ئەبین هاروکاری لەگەڵتانە ئەەکەین و یارمەتیتانەیەن نەک دژدانەوی بەڵێ دکتۆر خەلیل زۆر سپاس بەڕێز مەدەنی دەمێ پرسیارێکی لێ بکەم بەڵام ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە کورد تەنها پێویستی بە وڵاتە زلهێزەکانە بۆ ئەوی دەوڵەتی سربەخۆی پێبدەن یاخود کورد دەبێت خۆشی هاوکار بێت و پێویستی بەهێزی خۆیەتی تەماشا بکە هەردووشیان هەیە لە پێشدا دەبێت ئەتۆ هەبی دوایە وڵاتە زلهێزەکانش دەفریات بێن ئەتۆ فاکتۆری یەکەمی فاکتۆری دووەم خودی کوردەکەیە بەڵام باوەش بڵێن ئەوە تاریخەوە مێژووە خۆ من نێڵم کورد لە دوو مەقطەی تاریخیدا دوای جەنگی جیهانی یەکەم و دووەم لە جەنگی جیهانی یەکەمدا لە جەنگی جیهانی یەکەمدا ئەوە ئیجازە هەیە فەرموو لە جەنگی جیهانی یەکەمدا شێخ مەحموودی نەمر کوردستانی سەربەخۆی ڕابگەیاند لە سلێمانی و دیتوان چونکی ئینگلیزیەکان مخالفن ئەبەرقورەتی یەکەمی ئەو زمانی بوو شەفەشە لێنە لە جەنگی جیهانی دووەمدا کۆماری کوردستان لە مەهاباد دروست بوو لە کوردستانی ئێران بەڵازە فەرمووی لەبەرەوەی زلهێزەکان هەبوویان بە ئەمریکا و بە فەڕەنسا و بە ئینگلیز بە هەموویان مخالفی دامەزرانی دەوڵەتی کوردی بوو موافق نەبوون سەرکەوتوو نەبوون با بێڵێن واقعیەتەکە وایە هەتا دەوڵەت سەربەخۆ دەوڵەتێکی گەورەی جیهانی پشتی کورد نەگرێ بۆ ممکن نییە کورد سەر ناگرێت زۆر سپاس بەڕێز مەدەنی ئەو بەڕێزە زۆر داوای کرد قسەیەکە بەڵام ئەگە زۆر بە کورتی تکایە چکە هیچ کاتم نەماوە ئەگەر پێی بدەی لە سەرەتاوە دەستی بڵند کردبوو هیچ کاتم نەماوە زۆر السلام عليكم نام كوجيان أكرمة خەکاری زانکۆی سەلاحەدینم طبعا کاریگەری ئەو پەیماننامە لەسەر کۆمەڵگە دەمەوێ ئەو چیرۆکەی بجێڕمەوە بە کورتی و بە کوردی طبعا جارێک ڕۆژێکیان لە ئەوروپادا هەموو بەس بە کورتی کاتم هیچ نەماوە ئۆکێ خەمنەوی بە کورتی طبعا گروپەک طلبەی لاجئ دەرسیان پێدەگوترا و زمانی دەنمارکیان فێر دەکردرا هەر لە دەنمارک هەمویان عەرەبەکان ئەفغانەکان ئێرانەکان هەمویان ئاڵای خۆیان هەبوو تەنانەت ڕۆژێک لەسەر خەریتە جیهان نەخشەکانیان وڵاتەکانیان پێشان دەدرا هەمویان دەستیان لەسەر وڵاتی خۆیان دانابوو تەنها یەک ئەگنەبی لەوان ئەویش کورد بوو ئەسڵان قەشمەریشی پێکرا لەسەر ئەوەی کە بەخۆی دەرێ کورد دەرێ ئەم خەرکی کوردستانم و کوردستانیش لەسەر خەریتەی دنیای نییە ئێکا کوردستان بەڵگە چێ لە بۆ ئەو شتەی زۆر سپاس کاتنەمەوە بەڕێز ئۆجەڵان ینی ئەم دکارم بێژن ئەڤە داوی ساڵە ئەم بژن ینی ئللا دو ساڵە 2016دا دەوڵەتە
کوردستان یا سربەخۆوارە دامەزراندن ئەنکو ئەم دکارم بێژن پشتی 101 ساڵان 102 سال 103 ساڵان ژێوەرە دامەزراند Yani em divên katî ku yani pêwîst e bersivek ji bo peymana Sîkespîko bêdanîn. Yani va 7 salek Kurd bêdewlet jiyan kiriye. û mafê Kurd ji dest hatiye girtin û jiyanî Kurd biye jiyanekî trajedî. Pêwîst e bi taybetî jî bi nûmûne ev salê de pêngav zûtir bêavitin cewabek ji bo Sîkespîko bêdayîn û ev cewab jî herî baş di vî salî da eylana devletî Kurd bibe, serxebûna Kurd bibe. Ji bo wî em dibin pêwîst e ev dengî ji bo serxebûn û devletbûnê bilind dibe, em jî dengî xwe bi wî re bikin yek û piştgiriye ji ev dengî re bikin. هیچ کاتنەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان هەروەها زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوە زۆر داوای لێبوور دەکەن کاتمان نەما بوو بەڕێزان لە ماوەی ڕابردوودا لەگەڵ هاوکارانم دیبیتێکمان سەبارەت بە 100 ساڵ تێپەڕبوون بەسەر پەیماننامەی سایکس-بیکۆ پێشکەش کرد ئەویش بە هاوکاری کافتریای پاپارازی هەروە زۆر سوپاسیان دەکەین دەمێ ئاماژە بۆ بکەم کە لە چەند ڕۆژی داهاتوودا هاوکارانم لە پارێزگاکانی دیکەی کوردستان وا بڕیارە لە بەیانی لە سلێمانی دواتر لە دهۆک و کەرکووک درێژە بەو دیبیتە بدەن زۆر سپاس کە لەگەڵ مامە. Peace and freedom in Kurdistan. یا با توا ببینیم نمینیم یا ابی برای سر بخوریم